کارانچاو پرزگریک دیتا چهار سرکردن گل برای فهمی برهان سر و که دسته گشتیان افچین کردستانی در وی اداره هرمی از بحث کن برای فهمی گلک سپاس کن گل مدا در انجام جوین چوابین ابتایبت جی چه تشتکی نیهات دیار کردن بود چهار سرکردن پرزگریکه سڵاو بۆ جەنابێت و بۆ بینەرانی بەڕێز ئێمە ئەمڕۆ کۆبوونەوەیەکی زۆر گرنگمان هەبوو لەگەڵ نوێنەری هەموو جوتیارانی ئەو ناوچەیە واتی جوگرافیایەکی دیاریکراومان بانگ نەکرد بوو بەڵکو نوێنەری هەموو ئەو ناوچانی کە کێشەی زەویزاریان هەیە لەگەڵیانە دانیشتین و جۆمان لێگرتن و دوا پێشهاتەکانی ئەو ناوچانە و ڕێگریەکان بۆ دروێنە یاخود بۆ چاندن هەمووی گفتوگۆی لەبارەوە کرا ئەوەی کە بۆ ئێمە گرنگ بوو لەم دانیشتە ئەوەیە کە یاداشتێکی تازە ئامادە بکەین و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی لێ ئاگدار بکەینەوە و لەگەڵیشیە ئەم بەڕێزانی کە ئێساکە نوێنەری هەڵبژێراوی خەڵکی کوردستان و ئەچنە بەغداد ئەم یاداشتە بۆ ئەوانی شەنێرین هەم بۆەوەی لە سەرەتای کارەکانیانەوە تێ بگەن کە ئەچنە بەغداد یان نوێنەراتی خەڵکی کوردستان نوێنەراتێکی ئاسان نییە گرفت و ئاریشەی قوڵیان هەیە و ئێمەش ئەمانەیە وەکو دەستی ناوچە کوردستانیەکان مەسلەی کەرکک و کێشەی زەوی وزار ببێتە ئەولەوێت لایەن ببێتە نۆبەری کارەکانیان لایەن و ئەو یاداشتەش بدەینە ئەوان بەبێ گومان بەرەو پێشچوونەکان زۆر خاون لەو ناوچانە و تەداخلیش بەڕاستی بە هەمان شێوە هەیە ئەم گرفتانە حقیقت گرفتی قورسن گرفتی قوڵنەوە ئێمە ئەمڕۆ لەگەڵ نوێنەری جوتیاری سەر زەویەکەی خۆی دانەنیشتینەوە ومان پێ نەوتون کە ئێوە بە نوێنەراتی زەویەکەتان هاتون ئێمە وا قسەمان کردووە کە ئەمە کێشەی هەرێمێکە کێشەی نەتەوەیەکە کێشەی نیشتیمانێکە و ئێمە وا سەیری ئەم پرۆسێ ئەەکەین و هەوڵەکانیشمان بەو ئاراستەیە کە بتوانین ئەم کێشەیە چارەسەر بکەین و بە بڕای ئێمەش چارەسەر یەکێک لە مەرجەکانمان باسم کرد ئەم یاداشتە نوێیە دوای ئەم کۆبوونەوەیە شتێکی نوێی تێدا یان هەمان پرسا کە پێشتر باس کراوە ئێمە باز لە کێشەیەکەین تەمەنی زیاترە لە 100 ساڵ واتە کێشە لەو ناوچانە بە بەردەوام پێویستی بە ئەبدەیتکردنەوەیە یعنی خۆتۆ کێشەی زەویزار لەو ناوچەیە ئەوەی کە خاڵی نوێ بێت بۆ ئەم بابەتە پرسی جێبەجێکردنی یاسای ژمارەسەیە کە ساڵی بیداەتی ئەم ساڵ دەرچووە ئێمە یەکێک لە خاڵەکانی یاداشتەکەمان ئەوەیە کە جوودەکان خێراتر بکرێن بۆ جێبەجێکردنی یاساکە ئەم یاسایە بۆ ئێمە یاسایەکی گرینگە کە لە پەرلەمانی عێراقەوە دەرچوو بە مەبەستی چارەسەرکردنی کێشەی زەویزار ڕاستە یاساکە گرینگە دەرچووە و ئەم یاسایە بۆ ئێمە بایەخێکی گەورەی هەیە بەڵام گەورەتر لەمە دەرچوونی تعلیماتەکەی کە تاکو ئێسام تعلیماتە دەرنەچووە و ئەگەر تعلیمات بۆ یاساکە دەرنەچێەوە لە ئەرزی واقعات تەرجمە نەکرێت یاسایەک لە پەرلەمان تەنها ئەتوانین وەکو وەسایقێک تعاملی لەگەڵا بکەین بۆیە جوودەکانی ئێمە بۆ ئەوەیە کە نوێنەرەکانمان لە پەرلەمان و کابینەی نوێی حکوومەتی عێراقی ناچار بکرێت بە جێبەجێکردنی ئەو یاسایی کە خۆیان لە پەرلەمانی عێراقەوە دەکەن با من باسی خاڵێکی تریش بکەم چکە ئەمڕۆژ باسکرا پێش سەرژمێری گشتی عێراق و دوای سەرژمێری گشتی عێراق چارەسەرکردنی ئەم کێشەیە هەز دەکەم زیاتر مەترسیدارترە بۆ ئەوەی گەورەتر نەکرێت چی دەکەن یعنی بە تایبەت لەسەر بابەتی سەرژمێری پێشووتری 57 لەگەڵ ئەوەی پارساڵ کراوە خۆی بە بێگومان ینی گرفتەکە گرفتێکی قوڵە گرفتێکی ئاسان نیە ئێمە بۆ پرسی سەرژمێری وەکو دەسەی ناوچە کوردستانیەکان لە بیدایەتی ئەنجامدانی سەرژمێری مەترسیەکانی خۆمان ڕاگەیان و ڕێکەوتنیەک هەبوو لە بینی هەردوو حکوومەتەکەیە کە ئەحسای 57 بکرێتە بنەما ئەو عارەبە هاوردانی کە ئێستا لە کەرکووک نیشتەجێن بەشێک نین لە ئەحسای 57 مەلەفەکانیان بگوازرێتەوە بۆ شوێنانی کە لێوەی هاتوون ئەمە ڕێکەوتن بوو ئەمە لە کۆبوونەوەی 5/11/2024 قەراری لەسەروەرگیرا قەراری ئەنجومەنی وەزیرانی عێراقی لەسەروەرگیرا بوو بە بڕیاری هاوبەشی هەردوولا بەڵام وە بڕیاریش درا هەتاوەکو ئەم ئەمەلەیە جێبەجێ نەکرێت سەرژمێری ڕانەگەێنرێت ئێستا حکوومەتی عێراقی وەزارەتی پلان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە دەرئەنجامی سەرژمێری ڕاگەیان بەبێ ئەوەی پابەندی ئەو بڕیارانە بێت کە بە وەزارەتی پلانی حکوومەتی هەرێم و بە حکوومەتی هەرێمی کوردستانیان داوە بە بێگومان ئەمە ئەرکەکان قورستر ئەکات و ئێستا لە کەرکووک 2,034,627 کەس بە پێی سەرژمێری 24 تەسجیل کراوە نیگەرانیەکانی ئێمە لەوەیە بوو ئایا ئێستا ئەم ڕقەمە لەو شارەیە وەکو ڕقەم ئەمینێتەوە یان پابند ئەبن بەو قەراری کە خۆیان داویانە بۆیە من پێم وایە ئێمە ئێستا چۆن لە بەردەم گرفتێکی قوڵین ئەوهاش لە بەردەم
هەندێک ئەتوانین بڵێن هینیشین چارەسەریشین چارەسەرەکە چیە بە بڕای ئێمە ئەوەیە ئەم حکوومەتی عێراقی کە دروست ئەکرێت دەبێت سەرکردایەتی سیاسی کورد نەچێتە ناو ئەم حکوومەتەوە ئەگەر زەمانەتی ئەوە نەدرێت یەکەم ئەم پرسی سەرژمێریە وەکو ئەوەی کە بڕیاری لێدراوە جێبەجێ نەکرێت دووەمیشیان مادەی 140 هەوڵەکان بۆ جێبەجێکردنی خێراتر بکرێت و لەگەڵیشیان تعلیماتی قراری ژمارە سێی ئەمساڵ جێبەجێ بکرێت حقیقت یعنی ئەگەر ئەم مەلەفانە نەبن بە مەلەفی جدی و کاری جدیان لەسەر نەکرێت کێشەکانی ئێمە لەو ناوچانەیە کێشەی ئالۆزن من ئەگەر کۆتا داتات لێوەرگرم بەڕێزفامی ئەوەی جارانیش ئێوە باستان کردووە کۆتا داتا کە وەرتان گرتووە لە خاوەنی ئەرزی کورد کە لەو ناوچانن چەند ئەرزە کە داگیر کراوە و هەمووشیان تاپۆی ئەسڵی ڕەشی هەر کاتێکە بەدەستیانەوە کە ئەوە ئەرزی کووردە و ئیترەوە داگیر دەکرێت کۆتا ڕقم چەند بووە بە هەر ناوچەیەک ڕێژەیەک دۆنمی زەویمان هەیە کە بە سەدان هەزار دۆنم زەوی هەژمارەکرێت کێشەکە تەنها ئەوە نییە ئەو زەویانەی کە ئێستاکە بە بیانووی نەبوونی تاپۆ یاخود بە بیانووی جێبەجێ نەکردنی یاسای ژمارە سێ ڕێگە نادرێت کشتتوکاڵی تیا بکرێت کێشەکە ئەمە نییە کێشەکە ئەوەیە ئەو زەویانش کە هیچ نیزاعێکی لەسەر نییە کە گرفتی لەسەر نییە ئەو زەویانش وەکو پێویست دەرفەتی دروێنە و دەرفەتی کارکردنی تیان نادرێت و گرفتێکی تریش کە هەیە لەسەر ئەم مەسلێ ئەوەیە کە بە بەردەوامی سوپای عێراق تەداخول لە کار لەم نیزاعاتانەیە لە کاتێکە ئەمە پرسێکی داخلیە پێویستە پۆلیس یاخود هەیئەی وەزارەتی داخلی ببێتە بەشێک لە چارەسەرکردنی ئەم کێشانە نەک سوپا من لە دانیشتەکانی دوێنی کێشەکەی گورزەیە یعنی یەکێک لە نوێنەری جوتیاران بە قایفیقی و ئێوە بۆ تەداخولەکەن لە کاتێکە ئەمە ئیشی وەزارەتی ناخۆیە ئیشی پۆلیسە ئیشی بەڕێوەبەرایەتی پۆلیسە لە ڕاستیە ئەوژی ئەترافی کردووی بەڵێ ئەمە ئیشی ئەوانە کەوابوو ئەوەی ئێمە ئەڵین ئەم مەلەفانە مەلەفی سیاسین مەلەفی قانونینی هەر خۆی تەداخولکردنی سوپا بەم جۆرە لە ڕاستیە ڕوبەری ئەم گومانە فراوانتر ئەکات یعنی لە دانیشتەکەی ئەمڕۆیە ئێمە زۆر ڕاستی ترمان بۆ ڕوون بووەوە و پێشمان وایە لە بەردەم دەرفەتین ئەتوانین ئەمانە چارەسەر بکەین و جەنابی پارێزگاری کەرکووک لەسەر خەتە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بەڵام پێویستی بەوەی هەمومان هاوکاری بین بۆ ئەوی بتوانێت ئەو ئامانجانە بەدی بێت چکە لە ڕاستیە ئامانجەکان و ئەرکەکان ئەرکی قورسن باشە کێشە هەیە سیاسیە بە سیاسی چارەسەر دەکرێت کێشەش هەیە یاساییە لە ڕێگەی یاسایەوە چارەسەر دەکرێت ئەمەی ئەم عارزە ئێستا ئێوەش باز دەکەن کە سیاسیە و دەبێت لە ڕێی یاسایەوە لەگەڵ ئەوەش لە ڕێی لانی سیاسیش چارەسەر بکرێت ئێستا ئەمە چون دەکرێت هەمووی تێکەڵە ئێستا بەتایبەت هەم یاسا هەم سیاسە چون دەتوانن بەتایبەت لە کە ئێستاش عێراق بەرە و پێکهێنانی حکوومەتی نوێ دەڕوا ئاسانە چارەسەرکردنی لەم کاتە ئەگەر ئیرادەیەکی یەکگرتووی کوردی هەبێت بە بێگومان هیچ شتێک لە دەرەوەی ئەوە نییە کە ئێمە نەتوانین چارەسەری بکەین ئێمە کاتێکاڵین کێشەکەی سیاسیە ئێمە بڕیاری ژمارە 29مانەیە بڕیاری ژمارە 30مانەیە یاسای ژمارە 30 ئەم ساڵمانەیە کەوابوو ئێمە لە ڕووی یاساییەوە کێشەکان چارەسەر کراون ئەی چی هۆکار چییە وای لێ دێت ئەم یاسایانە جێبەجێ نەکرێت کەوابوو ڕوئیایەکی سیاسی هەیە یاخود بیرکردنەوەیەکی سیاسی هەیە لە پشتی ئەم یاسایانەوە کەوا ئەکات یاسا نەتوانێت دوا ئەرکی خۆی جێبەجێ بکات قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە پیادەی سیاسی کورد ئێستا کە لە ڕووی سیاسیەوە لە بەردەم ئاڵوگۆڕی خەریتەی سیاسیان لە عێراق حکوومەتێکی تازە دروست دەبێت و ئەم حکوومەتەش بەبێ گومان بەبێ کورد پێگەی لاواز ئەبێت کابوو دەبێت ئێمە بین ئەو بابەتە سیاسیانی هەمانە ئەو مەلەفانی هەمانە کە جێی باخی خەڵکی کوردستانن و کێشەی مرکزی خەڵکی کوردستانن لەگەڵ حکوومەتی عێراقیە لە چوارچێوەی دەستور لە ڕێگەی دروستکردنی ئەم کابینەی ئێستاوە بیکەین بە مەرج بیکەین بە بنەما بۆ ئەوی حکوومەتی داهاتووی عێراق ناچاری جێبەجێکردنیان بکەین خۆ ئەگەر کێشەکە تەنها یاسایی وایە ئەو قەرار دەرچوو یاسا دەرچوو لە پەرلەمان ئەنواعی بڕیارمان هەیە کێشەکە حاڵ مەجرای یاسایی خۆی وەرەگرت و چارەسەر ئەبوو کە چارەسەر نەبووە بە بێگومان دەبێت هاوشانی هەوڵە یاساییەکان دەبێت لە ڕووی سیاسیشەوە ئەمانە بکەین بە خاڵ و مەرجی ئەساسی خۆمان لە کارنامەی داهاتووی عێراقا تاوەکو حکوومەتی عێراقی یاخود کابینەی نوێی بە کورتی هیچ هەوڵەکە لایەنە کوردیەکان کۆ بنەوە لەسەر ئەم بابەتە یەک دەنگ بن هیچ هەوڵەکەیە لەلای ئێوە بەتایبەت ئەگەر سەرکردایەتی بکرێت ئەو بە بێگومان ئێمە لەگەڵ هێز و سیاسیەکان لە کوردستانە
پەیوەندیەکی تەندروستمان هەیە و ئەوەی کە بینیشمان لە کاتی پرۆسە ئینتیخاباتە هەموو هێزە سیاسیەکان مەسلەی مادەی 140 و کێشەی کەرکووک و خانەقین و شنگال و زمار و خورمات و وەکو خاڵێکی ئەساسی لە کارنامەکانیانە هەبووە و ئێستاکەش جۆمان لێ ئەبێت کە ئەوان بۆ گفتوگۆکانیش کوردیانەتە مەرج بۆیە ئەمە بۆ ئێمە بابەتێکی گرنگە ئومێ دەکەین ئەمە کە هەر هێزێک کردی بە کارنامەی هیچ کۆبوونەوەیەک دەبێت لەسەر یەکی بۆ لە ڕاستە ئەوە دەبێت لەلایەنە سیاسەکان پرسی من پێم وایە گرفتێک نییە بۆ کۆبوونەوە لەسەر ئەم مەسجا یعنی لەسەر مەسلەی کەرکووک لەسەر مەسلەی کێشەی زەویزاری جوتیاران جۆرێک لە موحەدی لە ڕوئیای هاوبەش هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بەڵام ئەگەر پێ بڵێن بەیانی کۆبوونەوەیەکە کرێت لەسەر ئەم بابەتە بە بێگومان من ئاگام لێ نییە بەڵام ئێمە ئامادەیەکمان هەیە بۆ ئەوەی گەلک سوپاس بە ڕێزفەهمی بورهان سەرۆکە دەستەوە گشتیان ناوچەی بە بێگومان ئێمە لە هەوڵی خۆمان بەردەوام بین هیڤیۆیەکی هەوڵێنەوە سەر بگرن گەلک سوپاس سپاس بەیەوە